بسم الله الرحمن الرحيم. وابستايانو رشتي ويا باقولان وجنجان ملاك بخير بن امنيش وكو امامي او مسقوتي بكرتي وكو فقيهي او مصطفى رزان بيجازي ملاكيان امن وكو فقيهي او عند خصمتي ودا سبق سيكتان عرض دكم سبارد با او مر من دالي كيستا ابو ما نبوني او مر من دالي كوبينتو سرطة دعوكار اللي خواهي پروردگار خواهي قورا قبول بكات لك قربينو ولك قانعي خواهي قورا من دعوكان ينبو صالح كات أو مصروفاتو أو عقيقة ومرة من دعوك كردويا أنا خواهي قورا بس أكترين شواز لأن برقلي وبعداشت يمداتو يا رب خواهي قورا من دعوكان ينبو صالح كي يا رب خواهي قورا من دعوكان ينبو صالح وسلامت كي وبركت كي مال وثروت وسامان ودين وإيمان مرزان مرة من دالا يكي كذا السنة كان بيغمبر صلى الله عليه وسلم بلكو يكي كذا سنة مؤكدة كان لو سنتانيك بيغمبر صلى الله عليه وسلم لسري بردوان بوا ويا بيغمبر صلى الله عليه وسلم ده فرمي العقيقة حق مرة من دالا پێویستە لەسەر هەموو کەسێک کاتێک کە منداڵی پەیدا دەبێت وەکو شوکر و سوپاسێکی خوای پەروەردگار مەڕە منداڵەیەک بکات لە بەرامبەر ئەو ناز و نیعمەت و هەدیەیەی کە خوای پەروەردگار پێی داوە. ابن القیم دەفەرمێت باسی کردووە دەڵێ ئەو مەڕە منداڵەیە کاریگەری بەسەر ساڵح بوون و بەسەر چاکەی ئەو منداڵەیەوە هەیە کاتێکە مەڕە منداڵی بۆ دەکرێت. بۆیە دایکمان عایشە دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە فەرمانی پێدەکردین بۆ ئەوەی کاتێک منداڵێک پەیدا دەبێت مەڕە منداڵەی بۆ بکەیت. پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە مع الغلام عقیقة لەگەڵ هەموو منداڵێک کاتێک کە منداڵێکت پەیدا دەبێت خوای گەورە ئەو ناز و نیعمەت و هەدیەیەت پێدەدات مەڕە منداڵەیەک هەیە. پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم خوێنی بۆ بڕێژن و هەروەها ئەزیەت و ئازاری لەسەر لابەرن. ئەو مەڕە منداڵە لە کەیەوە دەست پێ دەکات کاتێک کە منداڵ هەفتەیەک تەواو دەکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە کە پێویستە دوای 7 ڕۆژ هەموو منداڵێک مەڕە منداڵی بۆ بکرێت. ئەگەر بکرێت بۆ کوڕ 2 دانەیە 2 مەڕ یاخۆ 2 بزن و بۆ کچیش دانەیەکە و ئەگەر لە 7 ڕۆژیش دان نەکرێت لە 14 ڕۆژیدا و ئەگەریش لە 14 ڕۆژیش دان نەکرا لە 21 ڕۆژیدا هەر ئاساییە و ئەگەریش کەسێک مەجای نەبوو یاخۆ بۆی نەکرا یاخۆ دەسەڵاتی نەبوو ئەگەر تەنانەت بۆ خۆی گەورەش بوو بێت هەر دروستە بۆ خۆی بیکات و دروستە تەبعاً بۆشی بکرێت. حەسەنی بەسری دەڵێت باسی کردووە ئەگەر کەسێک مەڕە منداڵی بۆ نەکرابێت کاتێک کە گەورە بوو واجبە بۆ خۆی ئەو مەڕە منداڵەیە بکات. بۆیە ئەنەس بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە دەبێتە پێغەمبەر لە تەمەنی 40 ساڵی بەرەو سەرەوە دوای بوونە پێغەمبەری کە لە تەمەنی 40 ساڵی بووتە پێغەمبەر و دوای ئەوە بۆ خۆی مەڕە منداڵی بۆ خۆی کردووە. ئەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە دروستە کەسێک ئەگەر بۆی نەکرابێت بۆ خۆشی تەنانەت هەر چەندە گەورەش بوو بێت ئەو مەڕە منداڵەیە هەر بکات. دیارە ئەوە سونەتێکی زۆر گەورەیە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تەمەنی پێغەمبەرایەتیدا ئەو مەڕە منداڵەی بۆ خۆی کردووە. زانایان باسییان کردووە ئەو مەڕە منداڵە زۆر حکمەتی تێدا هەنە. یەکەم لە حکمەتەکانی ئەو مەڕە منداڵە زیندووکردنەوەی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەر کەسێکیش سنەتەکانی پێغەمبەر زیندوو کاتەوە کەسێک چاوی لێ بکات جاری وایە کەسێک سنەتێک ئەنجام دەدات کەسێک دەیبینێ ڕەنگە هەر وەبیری نەبێت بەڵام دوای ئەوەی کە دەبینێت وەبیری دێتەوە یاخۆ جۆرێکە لە هاندا بۆ ئەوەی ئەویش ئەو سنەتە جێبەجێ بکات. ئەو کەسانەی کە دەبنە هۆکاری ئەوەی کە خەڵک سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیندوو بکاتەوە ئەوە ئەجری خۆی و ئەجری ئەو کەسانەش کە چاو لەو کەسە دەکەن لە چاکەکاریدا دەبێتە پێشەوایەکی چاکە بۆ خەڵک ئەجر و پاداشتی ئەو کەسانەشی هەیە کە چاوی لێ دەکەن. دوام لە حکمەتەکانی مەڕە منداڵە بریتیە لە شکر و سوپاسی ئەو ناز و نیعمەتەی کە خوای پەروەردگار بە ئینسانی داوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەولادکم هیبەة الله لەکم. منداڵەکانتان بەخشش و دیاری خوای پەروەردگارن. جا ئینسانیش کاتێک دیاریەکی پێدەگات لەلایەن کەسێکەوە ئەو کەسە سوپاسی دەکات. دەی چاکترین کەس بۆ ئەوەی کە سوپاسیکەین خوای پەروەردگارەکە
خی گەورە ئەو هەدیە و ئەو ناز و نیعمەتەی بە ئینسان داوە، ئینسان لە بەرامبەریدا شکری ئەو ناز و نیعمەتە دەکات. ئەو مەرە منداڵە جۆرێکە لە سوپاسکردنی خی پەروەردگار. سێم لە حکمەتەکانی ئەو مەڕە منداڵەیە بریتیە لە ڕزگارکردنی ئەو منداڵە لە کارتێکردن و کاریگەری شەیطان بەسەر ئەو منداڵەوە، کە ئەو بەڕاستی حکمەتێکی زۆر گەورەیە، چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم كل غلام مرتهن بعقيقته، هەموو منداڵێک وەکو چۆن دەڵێ بەستراوەتەوە یاخود وەکو بارمتەی ئەو مەڕە منداڵەیە هەتا وەکو بۆی دەکرێت. جا زانایان لەسەر کەلیمەی مرتهن بعقيقته چەند قسەیەکیان کردووە کە مانای چییە. ابن القیم دەڵێت مانای ئەوەیە کە منداڵ کاتێک پەیدا دەبێت شەیطان زۆر کاریگەری لەسەر دروست دەکات، هەوڵ دەدا کاری تێ بکات و ئەزیەت و ئازاری بدات، بە زۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر دروست کات. کاتێک کە ئەو مەڕە منداڵی بۆ دەکەی دەبێتەوە هۆکاری ئەوەی کە ڕزگاری بێت لە دەستی ئەو شەیطانە. خەتابی کە یەکێکە لە زانایانی فەرمودەزان و شەرعزانە دەڵێ هەر منداڵێک کە مەڕە منداڵی بۆ نەکرێت ئەو مەڕە منداڵە کاریگەری لەسەر حتا گەورەبوونی یاخود با بڵێن گەشەی جەستەیی و عەقڵی و ڕوحی هەیە، کاتێک کە ئەو مەڕە منداڵی بۆ دەکرێت بە فەرمانی خوای گەورە ئەو سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێتە ڕێگر لە ئەو کارتێکردنەی شەیطان. ئیمامی ئەحمەد دەفەرمێ ئەو کەسانەی کە ئەو منداڵانەی کە مەڕە منداڵیان بۆ دەکرێت کاتێک کە دەمرن بەر لەوەی کە بلوغیان ببێت باشتر شەفاعەت بۆ باوکو دایکیان دەکەن لە ڕۆژی قیامەتێدا. هەندێک لە زانایان دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەلیمەیە وەکو مەجازی بەکارهێنا، دەفەرمێ مرتهن بعقيقته، دەفەرمێ وەکو چۆن ئینسان شتێک دەکڕێت، شتێک لە بارەندەدا دەنێت، شتێک دەکاتە ڕەهن، قەرزێکی لەسەرە، ماڵێکی لە ڕەهندا دەنێت بۆ ئەوەی کە هەر کاتێک قەرزەکەی داوە ماڵە ڕەهنەکەی وەردەگرێتەوە. دەڵێ ئەو کەسەی کە ماڵەکەی لە ڕەهندا داوە خێرا پەلە دەکات بۆی قەرزەکەی بداتەوە بۆ ئەوەی کە ماڵە ڕەهنەکەی وەربگرێتەوە. جا ئەو کەسە چەند پەلە دەکات؟ ئەو کەسەش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوەها بەکاری هێناوە بۆ ئەوەیە کە پەلە بکات لەوەی کە ئەو مەڕە منداڵە بکات بۆ ئەوەی کە منداڵەکەی ڕزگار کات لە کارتێکردنی شەیطان. کەواتە ئەو مەڕە منداڵە بەڕێزان شتێکی زۆر گەورەیە، تەنها دابوونەریتێکی کۆمەڵایەتی نییە، بەڵکو سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم و کاریگەری هەیە لەسەر جەستەی ئەو منداڵە، لەسەر کاریگەری هەیە لەسەر خۆڕەوشتی ئەو منداڵە، لەسەر ساڵحبوونی ئەو منداڵە و هەروەها لەسەر ڕزگارکردنی ئەو منداڵە لە دەستی شەیطان. خی گەورە بەلوتف و کەڕەمی خۆی ئەو مەڕە منداڵە قبول کات لە کاکڕێبین و کاتتانیع و یا رەبی خی گەورە منداڵەکانیان بۆ ساڵح کات، بەرەکەت خاتە سەروەت و سامان و دین و ئیمانیان، یا رەبی خی پەروەردگار هەموو لایەکمان پارێزرا بکات و عاقبەتی ئێمەش بەخێر بگێڕێت، هەمیشە لەسەر سنەت و ڕێوشوێنی پێغەمبەری کۆبینەوە صلی الله عليه وسلم. آمین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.